لە ناو تەکسیەکە دادەنیشی لە ناو پاسێکە دانیشتووی هەر تۆی تیانی ئۆتۆمبیلی شخصی خۆتی خۆت و ماڵ و منداڵەکە نییە واللهی من ئەمانە ڕۆژانە بە چای خۆم بینیومە چونکە زۆر بە ئۆتۆمبیلی کرێ هاتوچۆم کردووە لەگەڵ خەڵکە جار هەبوو لە سلێمانیەوە چوومە هەولێر لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ڕووی جەنابتاندا کەسی وای تێدا بووە لەم شار تا گەیشتوینە ئەو شار مەسافەی 2 ساعت و نیم 3 ساعت ئەو ئینسانە دەمی نەوەستاوە بەردەوام قسە دەکا یا موبایلێکی پێ و بە ئارزووی خۆی دەنکەڵ دەبڕێ دەی لەو پاسەدا قوتابی تێدا بەرەو زانکۆ دەڕواتەوە لەوانەیە 2 ساعت مەجای خەوتنی هەبێ بۆ خۆی بخەوێ لەوە چی ئەویش گوێی لە شتێک گرپێ لەوانەیە گرپێ هەیە کتێبێک دەخوێنێتەوە هەیە خەمبارێکە حتا لە پاسا لە تەکسیدا بەڕاستی من وا دەبینم شۆفێری سایق تەکسی و پاس نابێت تەسجیل لێدا هەیە تەکسی پێیەوە کۆمەڵە نەفەری لەگەڵایە سەیەکی ئاخر تەسجیلی داوەتێ و گۆرانیەکی حەلەق و مەلەق و تەپڵ و زوڕنا دەخاتە سەر ئاخر لەوە چێکێ لە سەر نشینەکانت تازە ڕۆڵەیەکی لەدەستدابێ ئەی حیساب بۆ هەست و سۆزی ئەو ناکەی لەوە چێ کەسێکی تێدا بێ کێشەیەکی خێزانی هەیە کە تۆ وا کەیف شادی ئاخر ئەو داماوەز چەند ناڕەحەتی ناو خێزانەکەوا لە دڵیایەتی ئەزانی چەند هەستی بریندار دەکەی بۆیە چەند جوانە ئینسان کاتە لە ناو پاسایە کاتە لە ناو تەکسیدایە کاتە لە شوێنێکی گشتیدایە بێدەنگی پارێزێ بۆ خۆی نەسەیری ئەم لاولاکە نەسەیری خەڵککە نەسەرنجی ئەم و ئەو بدە بە ئەدەبەوە بۆ خۆیان شتێک بخوێنەوە یان دانیشە یان بێ هەست دانیشی چونکە مەسئولیەتت لەسەر شانە هەستی بەرپرسیارەتی دەبێت بەڕێزم بپارێزی